وەختتان وەخێر. ناچارین چون سرعەتە تەحەولاتەکان فرەس ئێمە یەک لە دوای یەک ئەم اتفاقاتانەی کە ئەکەفێت تەحلیلی کەین. سەیرە تەحەولاتە ئایەندە بخوێنینەوە و بێژین کە کامە دام بۆ ئێمە تەنریاگەسەوە و ئێمە کەوتکینە ناوە چ دامهایەک. ئەوەی کە وازح و مبەرهەنە ئەمەسە کە داستانە کۆرۆنا دەوڵەتە ئێرانی عەلیە خامنەئی بەیتە ڕەهبەری سپاهە پاسداران بە هاوکاریە وڵاتە متحدەی ئەمریکا خەریکن بەرەو مەسیرێک هەدایەتی ئەکەن و لەم مەسیرە تەمامە نیرویە بەیتە ڕەهبەری بەسیج کریاگە بۆ ئەم کارە. دوێ شەو من بەحسێکم لەسەر ئیعلامیەکەی کەجەکە کرد، بەڵام تۆزێک درێژخایەن بوو و من فرە لەسەری نەوێسیام. بزانن ئەم فاسۆلیا خۆرانەی وزارەتی ئیتلاعات بە ناوی سەرانی ئەحزاب کە بەحس لە تەحەوڵات ئەکەن کەس نازانێ یا کەس نییە لیان بپرسێ دەی تۆ ئەگەر ئەتزانی تەحەوڵات هاوەڕێوە چیت ئەکرد لە مزاکرەکردنت لە نۆروژە تەکە سەرجووقە ئەفەندی بەشک و هێلکەیەکی بۆ بکەی. حەدەکە و مچەی هجری پەیامە نەورۆزانەی هەناردگە. عومەر عەلیخانیزادەیش تۆڕەهاتی وتوتێ مەسەرە ئەویش ئەمانە کۆکەم و سەر یەکتری تەکە قسەکانان کەجەکە. بزانن دوێکە کەجەکە کارێکی کرد، من ئەم اتفاقاتانە گەرەکمە بەمەدەمی یەکتریۆ تا ئێوە بیفەهمن تێبگەن. مەچەی هێجری تۆیش خاس گوێ بگرە کاورای تێ هەڵدریاکە و تۆ لە توول عمرتە بێجگە لە دولار و خیانەت هیچێکە نەزانی. ئەو نە ئەحمەق بووی، ئەو نە ئەحمەق بووی هەر بازیەکتان خواردوە بوون و هەر نۆکەریەکتان کرد و هەر نادروسیەکتان کرد. بابزانی ئەم دەفە تۆ هیچ کارەی کاورای تێ هەڵدریاک بچۆ مەرزە ئەسڵیەکە کەجەکە گرتی، پەژاک گرتی، پەکەکە گرتی و ئەوان وانە ناوە داستانەکە تۆ نیەیتە ناوە داستانەکە تی هەڵدریاک تۆ تەسەدیە توالەتێکیشە پێ نادەن. با من تاریخێک بەبیرە ئێوە بێرمەوە. ئێوە لە بیرتانە ئینقلابە 57 دروسە ڕژیمە شاڕۆخیان مردم پەلامارە پادگان و کەڵانتەریاندا، بەڵام ئەسلحەیەکی فرە لە کوردەواردا گیرکراو لەلایەن عێراق و ڕژیاناوە مردمە ئێمە. سەدام حوسێن ئەسلحەی هەنارد بۆ ئەمسالە قاسملوو و مردم ئەسلحەی کەوتە دەست. تەماشاکەن ئەو کەجەکە دوێکە وەختی بەحسم مەم مەرزە قەراردادی ئەکا. ئەم قەراردادە فیمابەینە ئێران و عێراقە، ئێران و تورکیەس. ئەو ئەمەلەن هاتگە مەرزە قەراردادیە ئێران و تورکیا و ئێران و عێراق بپارێزێت. نەقشە پەکەکە چییە؟ جەندەرمە تورکە، سپاهە پاسدارانە. ئێوەیەشی لە خۆتان بپرسن. ئەمە ئاغایەک پەکەکە ساڵهاس هاوار ئەکا سایکس پیکۆ تێرێت و نەمایشە سایکس پیکۆ ئەکات و سایکس پیکۆ دەست کردە و جەوامع دروسەکە. بەڵام ئەم تێ هەڵدریاگە تێت مەرزهای قەراردادی فیما بینە عێراق و ئێران ئەپارێزێت. هەر ئەم کەجەکە خەریکە ئێژێت قاچاغبەریکردن لەم وەزدا لەو وەختە جنایەت بەر عەلەیه بەشەریەتە. ئەوڵەن کەسێ نیە سوعالی لێ بکا بێژێ تۆ سەگ با بکەی، تۆ کامە مەحکەمەیە عالیە جنایاتە بەشەریت و ئەم حکم تەسادر کردە. یعنی قاچاغ لە زەمانە عادیە جنایەت بەر عەلەیه بەشەریەت نییە و تەبعاتی کە تۆ ئەیکەی. تۆ کەی چ کارەی تێ ئەم حکومە ئەدەی؟ ئەمە بابینە سەر قسەکانت تەرەت. تەماشاکەن مەگەر ئێوە نایژن پەکەکە چوار پارچەیە و چوار پارچەی کارەکە و هەرێمی میدیای دانیاگە کاڕای تێ هەڵدریاک. ئێوە لەکوێی دنیا دیکتانە؟
تبعیض فيما بين شارە مختلفەکانە بوێت. مەسەلەن خۆیسە جمهوری ئیسلامی بەم چەپەڵی و قێزەونیە ناتوانێت ارتباتە بینە تاران و ئەسفەهان قەتکە، ناتوانێت تەبعیض قائل بوێت، ناتوانێت ارتباتە بینە هەمەدان و کرماشان قەتکە. ئەتوانێت باشە پکەکە تۆ چۆن ارتباتە بینە سەردەشت و ڕانیە قەتەکەی؟ تۆ چۆن ارتباتە بینە نەوس و بیارە قەتەکەی؟ تۆ چۆن ارتباتە بینە سەرپێڵ و کەلار قەتەکەی؟ تۆ چۆن ئەم تەبعیزە قائلی گەرەکتە بێژی خوێنە مەردەمە سلێمانی لە خوێنە سەقز ڕەنگینترە، خوێنە سەقز لە سلێمانی ڕەنگینترە. تۆ کە ئەوەنە زەرەنگی بۆچی ناچی ارتباتە بینە ڕانیە و سلێمانی قەتکەی؟ فارساکە بۆ ناچی، بۆ ناچی لادیەکانە قەندیل گشتیان بوەسی کەس نێت و کەس بچێ، بۆ ناچی ئەو کارە بکەین. تۆ بۆ ئەم مەرزەدا ئەخەی، تۆ بۆ ئەم تەبعیزە قالی تۆ چکارەی؟ تۆ خەڵکی کوردستانی عێراق لە بەرامبەر خەڵکە کوردستانە ئێران ئەپارێزی پەکەکە، تۆ وا ئەکەی؟ ئەرێ دەی تۆ چۆن هێزە چوار پارچەیت و های بە شوێن و کۆمەناڵ دروستکردن و دموکراسی ڕادیکاڵ و جەوامع و حەپۆی سەرزە لە بێ شەرەف و خۆدت گەوادت، چۆن؟ تۆ چۆن حازری مردمە سەرزەمینە لە بین چێت؟ ئەویش مەرزهای قەیرە ڕەسمی، مەرزهای ڕەسمی خۆ تۆ کۆنتڕۆڵەوە سەری و نییە، خواهڕی ناگری. ئیستا یانێ تۆ چی ئەەکەی؟ تۆ چۆن ارتباتە هەمەدان تەکە کرماشانە قەتەکەی؟ چۆن ارتباتی یەز تەکە کرمانە قەتەکەی؟ چۆن ئەم کارەکەی؟ مە تۆ نایژی جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە، تۆ یژی ئەمە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە و تۆ حوکمی ئەدەی و گوریلاکانە قەندیل تۆ. خەڵ پەکەکە ڕۆڵە ئەسڵی ئەگەیڕێ. ڕۆڵە ئەسڵی چێم؟ ئەم داخستنە سنوورە بەتایبەتی لە کوردەوارە، بەتایبەتی و جێگانەی پێژن ئوستانهای کوردستان دقیقاً دەوڵەتە ئێرانی ئەزانێ لەو کوردەواری داگیرکراو لایەن عێراقە ئەسڵحەیەکی فرە و فراوان دانریاگە دەوانچە ئەسێنی $30 لە ئەگەرە هەر ترازانێکە کوردەوارە ئێمە ئەبێت بە مەخزەنە ئەسڵحە بۆ سادرکردنە بە تەواوە ئەم کوردەوارە خۆمانە تا کرمان و تا ئەسفەهان و تا شیراز. و دقیقاً لەم وەزعیەتە وا مردمە ئێمەوا لە مەرگە ساتە جمهوری ئیسلامی هەناسەی سوار بووگە پەکەکە سنووری بۆ داخات پەرەندە پەڕنەدا تحت ناوە پاراستنە خەڵکە عێراق لە خەڵکە ئێران سنوورەکەی داخستگە و هەر کەسێتەکان بخوای کوێ. ئەمەسە بازوویە سپای پاسداران بوو. تۆ خەیلی قەڵەتە کرد مەرزەکە بەست، تۆ خەیلی بێجات کرد قسەی واتە کرد، تێ هەڵدریاگە پەکەکە بۆچی ناشی ارتباتە بینە باتمان و دیاربەکر قەتکەی پوفیوز؟ بۆچی ناچی ارتباتە بینە کوبانی و ئەفرین قەتکەی گەوا باوک؟ بۆ ناچی بیکەی؟ بۆچی ناچی بینە ارتباتە بینە تەلە ئەبیەز و تەلە دوو قەتکەی؟ بۆ کارە ناکەی؟ بۆچی ناچی ارتباتە لادیەکانە کوردستان و سووریەتە یەکتیا قەتکەی جنایەت بەر عەلەیهە بەشەریەت نییە لەوێ؟ تۆ ناچی دهۆک و زاخۆ لە یەکتیە و جگێکەیت و قەتیکەیت و بیوەسیت و سنوورەکان و مەرزەکان و جادەکان داخەی؟ بۆ کارە ناکەی؟ ئێمە فکرمانە کرد دەوڵەتە ئێرانی وەختی گەری کەسی تەحولاتەکە بکات ئینتەرنێت داخە، باوەڕکەن ئێستا احتیاجی بە ئینتەرنێت نییە دایخە دەزانن بۆ. فعالین جامعەی مەدەنی عومەرەی خانیزادە عەبەی موحتەدی مچەی هیجری تەمام ئەمانە هاوکاریان کردگە و وایان کردگە کاورەی دەمەقۆپان لە پێ لە دیهاتەکانە کوردستان و بلۆکی هاورگە و هەژگ و خاشاکی هاورگە جادەکەی بەستگە. خۆیان ارتباتە فیما بینە دوو لادیان تەک یەکتریا قەت کردگە، قەتیان کردگە. دەی چ تەحول هەر تەحولی لێرام کەفێ کەستەکان ناخوا هیچ اتفاقی ناکەفێ پەکەکە مەرزەکانی تەنی گەسە و یەک ئەسڵحە نایەتە ئەموەر هیچ اتفاقی ناکەفێ لادیەکانیش قەتە ارتباتیان کردگە گشتی پاڵی داگەسە و کاورای هەژگ بەپێ بچۆ جادەی کامێرانیان بە بلۆکە سیمان بەستگە، بە بلۆکە سیمان ئەو عەکسەکانیان هاتکەسە دەرەوە.
خەڵکی ئێمە فرەژیرە خەڵکی ئێمە فرەعاقڵە لە دیهاتەکان و بەستگیانە سو دەی بۆ دیهاتەکانە هەڵبجێنایی وەسنێن بۆ سلێمانی بۆ ئەو کارە ناکەن بۆ دیهاتەکانە کورسانە تورکیە ناوەسن بۆ نانوەسن یعنی سقز کۆڕۆنای واتە دیاربەکردیانە سقز فرە توریستیە یا دیاربەکر 5 ملیۆن کورمانجەکەی ئیستانبوڵ و کۆرۆنای فرەتریان هەست یا مەحابات کەمێ بۆ لاتیەکانە تورکیەدا ناخیتەوە تۆ فکرەکەی ئێمە ئەگەوجێنی دنیا گەوجاند فکرەکەی ئێمە گەوجێنی تۆخمە حەپۆ وەختی تەلەڤیزیۆنەکە داخێنێ یاڕی دەرمەوت جمهوری ئیسلامی قسەکەین بەرنامەکە هەماهەنگە تەک یەکتریاچی مچە ئەنتەریش تەکە عومەرە ئەنتەر و مابەقی ئەنتەرەکانە تر خەریکن خۆش ڕەقسیە بۆکەن قنیان کردگەسە هەوا وەکو مامر بەشکە بتوانن دوو هێلکە فڕەدەن شتێکی دیان بێ ئەم اتفاقە ناکەوێ جات ماشی حەپە حەپە مچە حەپە حەپی کردگە پەیام نەو ڕۆزانە هەنێرێ هاو نیشتمانیانە بەڕێز خەڵکی ئازادی خواز و تێکۆشەرە ڕۆژهەڵات لەم کات و ساتەی ئێستا کە دەڕوانینە دۆخە ئێران ئەزمونێکی دەیان ساڵەی قەیران دێتە بەرچاومان کە لە بنەڕەتدا بە قەیران بنیات نراوە لەم ساڵانەدا کۆمەڵگا بە بوونی دەسەڵاتی خۆسەپێن پارسەنگی خۆی لە دەستداوە و ژیان گەیشتووەتە ئاستی مەرگە سات کورم ئەم نادروستە تەحلیلەکە بۆ مردم ئەمە حیزبی سیاسیە ئۆپۆزیسیۆنە بەرعەلەیە جمهوری ئیسلامی خەریکە تەحلیلەکە بۆ مردم ئێژێ لەم کات و ساتە حکوومەتە ئێران بە بوحرانات تێ ئەپەڕێ و ساڵحاس وا لە ناوە بوحرانە قەیران یانێ بوحران خۆ قەیران چون دەسەڵاتەکەی خۆسەپێنە خۆی ئەسەپێنێ پارسەنگی خۆی لە دەستداوە لەکوێ لە دەسیداوە چۆن لە دەسیداوە تەبقە چ ئامارێ لە دەسیداوە تۆ ئەم کارتە کردگە لە دەسیداگە نە قەیران بەعەس بووگە یعنی لەگرات و نەقشە ئۆپۆزیسیۆن و جمهوری ئیسلامی هیچە مشتێکی هەڵدریاگە فاسۆلیا خۆرە پاڵکەوتگە ئاڕۆخکەر هیچ کارێکیان نەکردگە قەیران بەعەس بووگە بەڵا لە ئاسمانگۆ مێشولەکەی نەمرود و داکەوتگە و بەهمەن هاتکە و سەیلتیت و منیستەی خوێنەوە بۆتان ها خۆ تۆ نەقشت چییە لەما مچە تۆ نەقشت چیە سەی خوێنەوە تاگەیگەسە ئاستە مەرگەسا کەی ئیستەگەیگەسە ئاستە مەرگەسا داهی 6 مەرگەسات نەبوو تاوسانە 67 مەرگەسات نەبوو داهی 7 مەرگەسات نەبوو داهی 8 مەرگەسات نەبوو کەی مەرگەسات نەبوو مەرگەسات یعنی چی بەهاکانی ژیان و کەرامەتی مرۆڤەکان پێشێل کراون چۆن پێشێل کراوە مچە تۆ 41 ساڵە لە دەورانی جمهوری ئیسلامی حیزبە حرفەیت بەهاکانە مرۆڤایەتی چۆن پێشێل کراوە بەهاکانە مرۆڤایەتی چین تۆ 41 ساڵە خەریکی کارەکەیت و تەلەڤیزیۆن هەست و ڕۆژنامە هەست و ئایسە پەیام نووساوە چۆن پێشێل کریاگە ئەوەی سەرکەوت کراوێ سەرکوت کراوێت ویستی ئازادی و مافویستیە خاستە ئازادی و خاستە حقوق سەرکوب کریاگە دەی تۆ چۆن ئێژی ئەم مەردمە شەکەت بووگن لە جمهوری ئیسلامی دەسەڵاتەکە خۆسەپێن و گەوی سەگەی گەسە ئاستە مەرگە سات دەی تۆ ئێژی خۆ ئازادی خواهی و حقوق خواهی سەرکوب بووگە یعنی کەسی تر نەیگەرەکە کەسی نە حقوقی گەرەکە نە ئازادی ئەم تەناقوزە چۆن هەلەکەی مچە قەیران لە دوای قەیران نەتەنیا تەنگی بە خەڵکی ناوخۆی ئێران هەڵچنی و بەڵکو تەنانەت دەوری سورۆلەکانشی تەنیوەتەوە ڕووداوەکانی 1 ساڵی ڕابردوو جێی سرینجن
ئەگەر خوێندنەوە بۆ شەپۆلی بە تەوەژمی خۆپیشاندنەکانی مانگی خەزەڵ وەربکەین ئەو ڕووداوە پێش هەموو شتێک ڕاستیەکی بۆ دنیای دەرەوەش نواند. پێش هەموو شتێک چی نواندگە بۆ دنیای دەرەوە؟ ئەوەش ئەوە بوو کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بە هەموو پێکاتەکانیەوە لە قەیران و بلبەستایە. هەیافەری تو 41 ساڵە خەریکی ئەم حەپەکەی تۆ چ کارەی تۆ نەقشت چییە؟ تۆ چ کارەی لەمە ئەو خەڵکینەوە و قەڵتان پێدەم و ئەو نیشانیدا نیشان ئەنگلا مرکلی دامە سەڵ ڕژیمە جمهوری ئیسلامی وا لە قەیرانە خۆکەچی نیشانی ئەوە نیشانی وڵاتە متحدەی ئەمریکای دابوو دوای و چ خزۆڵ وەروە تۆ وتی تۆ کۆرۆنات هەست نزیک مامەوەرەوە مێ دەرسبارەتەکان جورئەتە نەکرد ساختمان نەباونە نیویۆرکا لەبەریەوە عەکس نەگری مەچە یانم هایتەکە ئەمریکا ارتباتم هەست خەریک بووی سەر دەستی یەکتریتان ئەشکان بڕۆن بۆ ئەمریکا بۆ کۆنفرانسەکە بۆ تنگتۆنگ مەچە ئەمە دوای قەیرانەکەی خەزەڵ وەربوو ئەمریکا هەڵگەڕیاوە وتی تکاتان لێ یەکەم مەچە و دار و دەسەی مەچە و ئەبە و ئەمانە خۆتان نزیک سپارەتەکان ئێمە مەکەنەوە مێن بۆ کاسەلیسی و داوای دینە دەربان وەمانە مەکەن و داوای ویزا مەکەن بێن بۆ لامان ئێوە وەنە چەپەڵن تۆ زاتە نەبوو جوابی بەی تۆ مەچە با چۆن ئەمە یەکەم چت ئەوەی نواند بە دەرەوە تۆ خەریکی کێ خەڵاتێنی مردم گەرەکە خەڵێتێنی تۆ تەحلیلەکەی بۆ مردم خەریکی وەقایع کۆڕنمەتری ئەشمێری بۆ مردم دەنگی شەقام و خوێنی هەزاران قوربانی و هەزاران زیندانی و بێسەر و شوێن کراوی ئەم ڕووداوانە ئەو دیوی ئەم ڕاستیە بوون ئەو تەرەفەکەشی ئەوە بووگە کە خەڵکو ژیاگە و خەڵکریاگەسە زیندان ئەی ئافرین بۆ خۆت و ئەحمەقەکانە دەوروبەرە ئەی ئافرین تۆخمە قاسم دووە ئەی ئافرین تۆخمە فاسۆلیا بەدیهیات بەحسەکەی بۆ مردم تۆ مەگەر ڕاهبەرە ئەم مردمە نیەتی هەڵدریاک تۆ مەگەر ڕاهبەرە حیزب دموکرات نیەتی هەڵدریا خەریکی چی واژووەکەی بۆ حیزب دموکرات کۆمەڵگای ئێران و بە تایبەت نەتەوە بندەستەکان کە زۆرترین قوربانی و تێچوو گیانیان داوە بەکردەوە سەلماندویانە کە ئامادەی تێپەڕین لەم ڕژیمە و تێکڕۆخانی کۆڵەکەکانی دەسەڵاتن و بیر لە قۆناغی دوای کۆماری ئیسلامی دەکەنەوە چۆن بیری لێ دەکەنەوە بەهایەندا خەڵکو ژیاگە لە ناوە جوان ڕوا لە ناو مەریوانە ئامادەن تێچوویان چون تێچوویاندا گەلی تێپەڕگن کام مەبانێتە ئەوری کام سازماندەهی نەقشە تۆ لەگرا چ کارەست تۆ کێی کابرا هات کەس خیابان چۆن بنزین گرات بووکە هات کەس خیابان ئێترازی کردگە و فشاری بۆ هاتگەوە زندگی فشاری بۆ هاوڕگەوە نە تۆ نەقشێکەتیا هەست نە تۆ عورزەت بووگە بەرجەستەی بکەیت و نە تۆ عورزەت بووگە ڕۆشنی کەیت و نە تۆ عورزەت بووگە هیچ کارێ بکەیت کاورا واکو نشێک لەحزەی نیشانداکە بەرامبەر بە شۆکێکە پێیانداکە ئەمە بووگە سوڵعاسی ئەوەی کە فکر بکات تێپەڕێلی ئیساگە مەسەرەوە ئەگەمە سەرم تەناقوزاتە خەریکی ژیتی مەچە ڕووداوێکی دیکە باریکەڵڵا شانۆی دەنگەکانی هەڵبژاردنەکانی خولی 11 مەجلیس بوو ئەم جارە نەک لەسەر شەقام بەڵکو لە ماڵەکانەوە لە دەرەوەی بنکەکانی دەنگدان دەنگی بایکۆت و شەپۆلی نا جارێکی دیکە کۆڵەکەکانی دەسەڵاتی وەلەرزە خست و لەسەر شانۆی سیاسی ئێران تۆمار کرا ئەم ناگەورەیە شکانێکی گەورە بوو بۆ سەرانی ڕژیم و شەخسی عەلی خامنەئی کە لە خەڵک دەپەڕێ و بە چۆنیێنیان بۆ بنکەکانە دەنگدان شانۆی دەسەڵات بڕازێننەوە بەڵام لەگەڵ ئەو دوو شەپۆلە ناڕزایی و ناگوتنە شاهیدی ڕووداوێکی دیکە بووین کە ئەو پەڕی قەیرانی بەڕێوەبەری و بێتەوانایی بەڕێوەبەرانی ڕژیم پێوە دیار بوو هەستانی لافاو لە زۆربەی پارێزگاکانی ئێران
جاري ئەمە متەقدم و متەئەخریشی مشخص نییە تۆ ئەم تا لەکوێ هاوردەرە هاورد ئەمە ئیتر بۆ یەکسەرە چوویتە سەر مەجلس بعد پەڕیتە ئەگرا میزانە پەراکەندگی و درۆزنیە ذهنیە ئەمانە خۆی شانۆی ئیسە قەیرانە سەیلە تەوەجۆ بکەن هەر بحرانێک تەبیعی قەیرە تەبیعی تەسادفاتە ناو جادە سقوتە بەهمەن هەرس هاوردن دارێ بکەفێتەمە لە سەری یەکی ڕێقنێ لە ئاسمان بۆ بەربوویت و ئاگرگرتن ئەمانە گشتی ڕەبتی هەست بەمانە قەیرانە جمهوری ئیسلامی خە ئەمە بە ئێوە نیشان ئەدا ئەمانە چکارن 70 ساڵە چکارن کاورە 70 ساڵە حرفەئی سیاسیە پوڵ ئەسێنێ نوێنەرە مردم و کوردە خەباتە کوردایەتیەکە قاسم لوی سەرزگی هەست قازی محەمەدی هەست هیچ اتفاقی ئەم ڕووداوە تیا نەقشی نەبووگە هیچ وە بیری مردمیش تێرە وا لە بیرتانە و ساڵە ساڵی هەنارەکان وا لە بیرتانە هەرس هاو وا لە بیرتانە و ساڵە ئەو ساڵە دافاو هاو وا لە بیرتانەوە لە خیابانە جمێنیان پێدا ئەگەر ئەمانە مەسخەرەکردنم مردم نییە ئەگەر ئەمانە بەچە وزارەتە تەلاعات نییەن چۆن لەوێ بوون و نەمایەندەی مردمە کورد و جۆنبەش کورد ئەخ ئێوە لە خۆتان سوالکەن قەیرانی بەڕێوەبەری و بێتەوانایی بەڕێوەبەرانی ڕژیم پێوە دیار بوو هەستانی لافاو لە زۆربەی پارێزگاکانی ئێران ڕووداوی وەک بوومە لەرزەی کۆتل و ئەم دوایانشە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و دەستا و دەستێنی دام و دەستگاکانی دەوڵەت بۆ کۆنتڕۆلی ڤایرۆسەکە و پێڕاگەیشتن بە قوربانیان و زیان بەرکەوتووان تەنیا چەند نمونەیەک کۆی ئەم ڕووداوانە زیاتر قوڵایی قەیرانی دەسەڵاتی کارەساتباری ڕژیمیان خستە باری ژیان و گوزەرانی ئاسایی کۆمەلگای ئێران بە قەیرانی هەمەدایانەی ناوخۆی و دەرەکی تەنراوە نەقشی تۆ لەمانە چییە؟ تۆ خەریکی ئینشا بۆ مردم ئەنووسی تۆ خەریکی وە مردم ئێژی چه خەوەرە لە ناوی شارەکەیانە تۆ بۆچی حەوادست جادەیشی لیست نەکردگە لە ناوە ئەمە تۆ لە اتفاقە کۆرۆنا مهمترین اتفاق بحرانێک کە جمهوری ئیسلامی ناتوانانی کۆنتڕۆلیکە بحرانێک کەسایی مەرگێک کە خستگێسی ترس مردم لە حاکمیەت و مەرگە حاکمیەت ڕژێنێت و ئەم ترسە بەرابەر تەقسیم کریاگە بەسەر کاربەدەست دەوڵەتە ئێرانی و بەسەر مردمە عادیە بگرە چون کاربەدەستانی لە دەوڵەتە ئێرانی مشتێ فاسد و نەخۆش ڕۆحی و ڕەوانی و نەخۆش جنسی و جسمی و تریاکی و حەشیشی و ئەمانەنە ڕاحەتر لە بینەچن تا مردم تۆ نەقشت لەناوە ئەم بحرانە چ شکلی بوو مچەی هجری تۆ وەختە زلزلەکەی سەرپێڵ برنج ئەهاورد و گونی برنجە هاورد و کاغەزە تێخست و ڕاستان شاخ ئەهنارد بۆ مردم لە ژێرە دەسە سپای پاسدارانە تۆ لەم کۆرۆنا چیت کرد چۆن سعیت کرد مەسئلەکە و جمهوری ئیسلامی و نەیتوانی گەبەری پێ بگرێت تۆ بەرە پێگرد مچە تۆ بەرە پێگرد تۆ ئەسەم بۆ دەرمۆرد و کۆرۆنا قسە نەکرد مچە تۆ بۆ پەیام و بۆ کۆرۆنا نەبوویستە بۆ نۆرۆز شەڵپ لە گیرفان تۆ پەیامە دەیتە دەرەوە بۆ گشتتان سکوتتان کردگە دەرمۆردە کۆرۆنا مردمتان خزان دەگەسە ماڵواتانە کردگە لادیتە کە لادی قەتە ئێرتبات بکە بۆ ئەم اتفاقە لە تاران نەکەفتگە بۆ ناکەفێ لە تاران بۆ ناوم کەفێ چۆن لە کوردەوارە ئێمە حتمەن ئەسڵحە تێتە ئەو دێ و ئامادەست مەردە مۆسەلح بوون ئیمکانی تەئمینی ئەسڵحە هەست پشتە جبهە هەست بۆیە مەرزەکان داخن بۆیە مەردەمەکان ئایسۆلەی تەکەن بۆیە لادیەکان تەکە لادیەکان قەت ئێرتباتەکەن پێویست نیە ئینترنت داخی هیچ پێویست نییە
کۆی ئەم ڕووداوانە زیاتر قوڵایی قەیرانی دەسەڵاتی کارەساتباری ڕژیم تو تماشاکە یموش توڕەهات یموش ئەراجیفە قسەهای بێسەر و تا بە ئەدەبیاتێکی سەخیف کارەساتباری ڕژیمیان خستووەتە ڕوو باری ژیان و گوزەرانی یاسایی کۆمەلگای ئێران بە قەیرانی هەمەلایەنەی ناوخۆی و دەرەکی تەنراوە بە تایبەت کەمپەینی زۆرترین گوشار لەلایەن ئەمریکاوە دووبارە مەچوو کارنامەی ئەمریکای خستە حەساوە خۆی باوە نەقشە تۆ چییە؟ تۆ چ کارەی 41 ساڵە نەتوانی زەربە بەی لە جمهوری ئیسلامی لە تەمام ئەم بوحرانانە جمهوری ئیسلامی دروستی کردکە تۆ شەریکی تێ نەقشە تۆ چی بوو؟ تۆ لەسەر مەسەلەی کۆرۆنا چیت کرد؟ تۆ ئەو کارتە کردوا بیتە ڕاهبەری گەرەکی و ئەوە نییە عومەری خایزان تەشەکورەکات لە فعالینی جامعەی مەدەنی خەڵکی خزانگە سەماڵەوە کە ئەنجامی سیاسەتە چەوتەکانی ڕژیمە تەنگی بە کۆمەلگا و تەنانەت دەسەڵات هەڵچینیوە ڕژیم و دەسەڵات مەگە تەک یەکتر یا فەرقیان هەست سەرباری ئەمەش تێکچڕژانی معلوم نیم ژاپۆنیە کوردی ئەم چییە تێکچڕژانی قەیرانی کۆمەڵایەتی ئابووری سیاسی فەرهەنگی و ژینگەئی بەڕێوەبەر و هەتەد کە دەیان و سەدان دیاردە و گرفتی دیکەی لێکەوتووەتەوە بووەتە بەشێک لە ژیانی ئاسایی خەڵکی ئەم وڵاتە سەرکوتە سیستەماتیک سیاسەتی فەرمی و هەمیشەیی دەسەڵات بە جۆرێک کە ئاسایشی خۆی گرێداوە بە تێکدانی ئاسایشی کۆمەلگا و سەرکوتی هەموو جۆرە جیاوازی و جیابیریەک ئەم دۆخە لە ئێران دەبیندرێ دەقاوتەق لە دەرەوەی سنوورەکانی شڕەنگی داوەتەوە ئەو هەواڵبەندی و هاوپەیمانیەتی کە دژ بە ڕژیم دێنێتە ئاراوە ئاماژەکەین بۆ ئەم ڕاستیە دەنگی بەرەنگاری و ناڕزایی لە شەقامەکانی عێراق و لوبنان لە دژی کۆماری ئیسلامی ڕنگدانەوەی ئەم سیاسەتن خۆشەویستان حوبحوبێنە ناکە بۆ ئێمەی کورد لەگەڵ ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران ڕەش دەنوێنێ و هەتا دێ زیاتر لە قەیرانی ناوخۆی و دەرەکی تێوە دەگلێ ئەزمونێکی دوور و درێژ ئەمە خۆیەکەوێ تەمبەل نەر و بسایە سایە خودش میایە خۆیەکە فێی لە خۆی ئەزمموی دەیان ساڵەی خەبات و تێکۆشانمان دژ بە تاریک پەرستی و قوربانیانمان لە پێنا و ڕزگاری نەتەوەی کورە بۆ درۆژی یاخ تۆ نازانی نەتەوە چییە نازانی ڕزگاری چییە نازانی کورد کەیز نەقشێکە هەز نەتوانیت تە هەستەیە دروستکەی کورە نەتوانیت تە فەرماندەهیە بکەی نەتوانیت تە شتێ بۆیت بەرەو نەتوانیت تە بۆ حرانێ دروستکەی بۆ جمهوری ئیسلامی تو هیچ کارەی تەبیعەت دروستیەکە سەی دروستیەکە و لە فەڵ دروستیەکە و کورد و ناو بابا ئەمریکا و ئەی تو چ کارەی تە کە سەرزلەکانتە لە ناو ئوردوگا دانیشتی پاڵەداگە سۆقیەکی کڵاشینکۆفی حیزێکتان کردە سەر لایشان و قسەی ئەحمەقانەی چرت و پرتی بێ موستەوا ئەکەن و تو چ کارەی دەی معلومە پێکاکا چ کارەست پێکاکا پاڕی داگەسۆ مەرزەکان داخا کەسی ڕەوبێ ئەیکوژێ ئیسە مەسەڵەن تۆ مەشکایە فرەژیر وایتەوە ئاقڵ وایتەوە فرشوڕش گێڕوویت ئیستە قنپانەکانە خستە ڕێگە ئەودانە گژە قشۆڕەکانە قەندیل ئەو قەڵەتەکەی مەرزدا ئاخەی بێجاکەی مەرزدا ئاخەی تۆ چ کارەی دایەخەی مناتکەم پاکی کەمەوە تۆ دایەخەی دانیشتی لە دوور و با پولەکە بێت و بوجەکە بێت و قسەی زگی بۆ بکەین و چۆتە پرتێژین لە یەک ساڵی ڕابردوو چووەک حیزبە کوردستانیەکان لە ناوەندی هاوکاری چووەک چین و توێژەکانی کۆمەلگای ڕۆژهەڵات ئیسا تۆ مشخەز بوو چکاری تۆ لە یەک ساڵە گوزەشتە چ لە ناوەندە هاوکاری گەورەترین کارێک کە کردان چ بوو مذاکرە بوو لە نۆروێژ ئەوانەی ناوخۆش چکاران مەزول فعالین جامعەی مەدەنیەی تر کۆڵبەربازی و ئەوجە قەیران تۆ لە خەزڵ وەرا وا خەڵکی کوژیا لە خیابانە نەخوات هیچ قەڵەتێکە کرد
نەڕاسانەکە چوار پێشمەرگەتی هەڵدریانی هەناردە ئەوێ نە ئەوەی کە توانی تحلیلێکی دروستی بکەی بێ تۆ دوو تحلیلی دروست لەو فەزا بکە ئیستا بیکە ئەوە تۆ ڕەهاتوت کە ئەخبارێژی قەیرانی یەک و قەیرانی دوو و قەیران و قەیران سەد و قەیران تێت و قەیران چیت و ئینشاءێژی دەی تۆ نەقشە چە بوو تۆ لەمانە چیت کرد تۆ ئیسە جامعی مەدەنی دروست کردگە ئەمانە بازووی تۆن خەڵکیان کردە سەماڵ خۆتێژی لە ناوەندە هاوکاری مزاکرەمانە کرد تحولات وا لە ڕیادەکە تحولات وا لە ڕیاوە تۆ ئەتزانی و تحلیلە دروست بوو وەتزانیم قەیرانانە دوای قەرانانە دوای قەیرانانە بەرگەسات دروستەکە بۆچی مزاکرە کرد کە سەرجوخە ئەفەندیە مامەرتێکەی ئەحمەق بۆچی مزاکرەت کرد تۆ مەگەناژی قەیران دوای قەیران چووگە بە ئاسینیا و وەزعی خراوە تەنی وەتەوانی و بۆچیش مزاکرەت کرد اوكي لە یەک ساڵی ڕابردوو چووەک حیزبە کوردستانیەکان لە ناوەندی هاوکاری چووەک چین و توێژەکانی کۆمەڵگای ڕۆژهەڵات بە لێک تێگەیشتن تەفاهوم وە قەرارتێک یەکتری ئازدواجکەن بەلیکتی توتمەشێ مفاهیمە فاسدە محتەوە بەلیک تێگەیشتن لە کێ کە ئەحمە لە کاک نەقی تێگەیی چۆن دانیشتن لە یەک تێ ئەگەن لەوەی کە تۆ مزاکرە ئەەکەی هامزەمان ئەمانیش لەم لاوە خەڵکی فاسدکەن ئەمە لە یەک تێگەیشتنە گشتتانگە لە کۆمەتان کرد گەبەر عەلەیهە هەمەردەمە ئێمە و سەرزەمینە ئێمە ئەمەسە لە یەکگەیشتنە کە حتمەن ئیتر دقیقەن واسە لێ بگەین و سیاست بنی قوڵە و تەکسپای پاسدارانە هاوکاری بکەین و چ بکەین و قەیرانە و لە ئاسمانگە و داکەفێتە خوارە و یعنی تۆ ئەوە ئەحمەقی من مەجبورم تۆنە دەنگەم وا پێ بکەم و خاترەتەوە تا میزانە ئەحمەقی دەربخەم جاهل مەتنێکی مزەخرەف ئینشایەکی مزەخرەف زوانێکی تەق و ڕەقی ئەحمەقانە خۆت لە زوانەکە داهاتی تر زوانە ڕەسمیەکەت لە خۆت داهاتی تر نەزۆک خائن پەست بێشەرەف لەم سەر و بەندە و بە هەست و بەرپرسیارەتی هاوبەش بەرپرسیارەتی بەرامبەر بە چی؟ بەرامبەر بە نابودیە سەرزەمین بەرامبەر بە نابودی گیانە ئینسانەکان بەرامبەر بە لە دەستچوونە کەرامەتە ئینسانی بەرامبەر بەم کاوەلستانیە دەی تۆ چیت کردگە چۆن لە یەکتری تێگەیشتووی هاوکاری بکەیتەکە بای بیتە ڕەهبەری قۆناغێکی بە نرخمان لە هاودەنگی و یەکڕویزی ئەزمون کرد چۆن ئەزمونۆ کردە ئێمە کوا گوزارێژی ئەم ئەزمونە تۆ کردکتە تۆ هەروە لە خۆتۆ تڕەحات ئەدەیتە دەم یەکتری و ئەدەیتە دەرۆ تۆ چۆن تەکە ناو خۆ دەرەوە و ناوەندی حیزبەکان و قۆناغێکتان ئەزمون کردەگە چێشەکریە خوا گوزارشاتی ببزانین سەر چه خاڵهای تەفاهم تا کردگە چۆن حرەکەت ئەکەن بەرنامەتان پرۆژەتان نگاهتان فەلسەفەتان چییە؟ ئەزمونمان کردگە ئەزمون کورد لە ڕۆژهەڵات بە هەموو پێکاتەکانی و بەرامبەر بە ڕووداوە سیاسی و تەنانەت سروشتیەکانی کە هاتۆتە ئاراوە دوای نمونونەکانی شانووی دەنگدان و دواتر بوومە لەرزەی کۆتەڵ بوو بەو پڕی بەرپرسیارەتی و جوڵاوێتەوە کوردی ئەمە ئەحمەق و ئیمتیازە تۆ نییە مەچە گوێ بگرە ئەمانەی تۆ ئیژیتی یعنی جامعەی ئێمە احتیاجی بە حکوومەت و ساختار حکوومەت نییە چون مردم لە هەر وەختێکا کە خواردگیانە بە بوحران خودم مردم بەسەر بوحرانەکە زاڵ بووگن بە ئیستفادەکردن لە چی؟ بە ئیستفادەکردن لە نەریتە هزار ساڵەیان تۆ ئێژی زەرورەتە حکوومەت ئەمەسە کە بتوانێت ئەمنیەت دروستکا و بەسەر بوحرانەکانە زاڵ بێ و ئیدارەی جامعە بکات تۆ ئەمە ئێژی وانە دەی تۆ سابتە کردگە لە هیچ کام لەم بوحرانانە هیچ نەقشێکە تۆ نییە تۆ یشتێکی بەرساختەی یشتێکی مەسنوعی دروستکریادی بۆی هیچ نەقشی ئیفا ناکەی لە ناو جامعە
تۆ بەرزت نەریتە کوردیت بەرزت کوردایەتیت بەرزت کوردی تۆ بەرزت تەمام ئەمانیتە یێ مێشێ سپەیەکی لەو دوورەوی سیاگی مردم هەر جۆری حرەکەتەکە حرەکەتێکی موسبەتەکە ئەیخێتە حساوە خوات لە ئاسمانیشۆ کوچکدا کە فێ و تەیرەن ئەبابیل تێت و بۆمە لەرزەتێت ئەیخێتە حساوە خوات تۆ زالووی کوێی ئەمیشتە کردم تیازە خوات بێخۆمە بە زەرەرە بوو ئەمە نیشانیدا ئەم مردمە احتیاجیان بە دەمە قۆپان نییە بە یەکێتی و پارتی نییە بە تۆی هەڵتریاگ نییە خوێڕیە مردمە خۆیان لەوەدەی خۆیان بەرتێت ئیتر لە مەرگە سات و قەیران زیاتر هەست خۆیان ئەتوانن خۆیان ئامادەکەن و خۆیان ڕێبخەن و خۆیان سازماندەهی بکەن و خۆیان و دەردی یەکتری بێن و خۆیان زامەکانی یەکتری تیمارکەن ئیتر چه احتیاجێکیان بە تۆوەست باشە تۆ گەماڵ باوک بەم قسانە ئەیکەی لە هەر کوێی دنیابی 1 ملیۆن شەقت هەڵەدەن تۆ ناتوانانی کەمپین انتخاباتی بۆ خۆت بگێڕی دێ ئەم مردمە خۆیان هەرچی کارەکەن تۆ چکاری دەی تۆ مەجیزەبووی پاچەخاری کاورای ناوە بەرەرەیت وا شغلی پاچەخاری بوو پاچەخاری بۆ مردمەکەی لە دوورۆ ئەی شەفتال و ئەی ئالوبال و ئەی سیبی لەس بەناو گوشتە ڕەفتە چکاری تۆ قسەکردن دەرمۆردە ئێوە خوێندنەوەی مەتن ئێوە تۆنە دەنگە ئینسان نحویە بەرخوردە ئینسان تا ئاستە سەخیفە کەسیفە تەوسعانە یافتگە ئێوە تێرەتە خوارەوە ئینسان مەجبورە بەم زوانەتێکدا ناقسە بکە ئەسا ئۆتۆماتیک ئەگۆڕێت هاوچارە نووسی لە نێوان شار و ناوچەکانی جیاوازی کوردستان وێ ناکریا کەشف کرد تەلەسکۆپ و خست سیارەی جەدیدە کەشف وێ ناکریا تۆ ئەمتە دروست کرد زلزلە دروستی کرد بەزەیە کوردی دروستی کرد تۆ وێ ناتکرد تۆ بە تەلەسکۆپ و لە کۆیە دانیشتی تماشەکە وێ نەم کرد و خەڵکی بۆکان ڕۆیشتن نانیان برد بۆ خەڵکە سەر پێڵ دێ ئەمانە ئاخر چه شەرەفێکی بۆ تۆ ئەزەمە چی خەریکی بەحسەکەی چه کردی تێ بە تۆدا تۆ چکارەی حەکایەتی ڕێویەکە و قاڵاوەکە و پەنێرەکەس پەر و باڵەت حەناوی ڕەنگ و قەشنگ نیست بالاتەرست و دەرمۆڕقان ڕەنگ عەجەب پای عەجەب دومی عەجەب سەری مەچە یارمەتیەکانی ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵات بۆ لێ قەوماوانی کۆتەڵ و پێشتریش یارمەتیدان و بەهاناچوونی ناوچەکانی باشووری زاگرۆس کە بەخۆی لافاو بوومە لەرزەوە زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتووە وێنەیەکی جوان لە هەستی نیشتمان پەروەری و مرۆڤ دۆستی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی نەقشاند بۆ کێ بۆ مردم بۆ تۆ وتووە خۆت بەری قەڵا و ئافرین و چ نەقشێکم بوو و مردمە یەکتریان خۆشگەرەکە و چی بۆ مافی مرۆڤ ویاڵەتی متحدەی ئەمریکا بۆ کێ نەخشاندی بۆ ئەوەی کەوانە لیاقەتیان هەست تۆ بچی بەسەریانە حکوومەت بکەی بەڕاستی و ئەوەنە ماف دۆستن و ئینسان دۆستن و چی منزوری چی لەم چرت و پرتوتنە ئەم قۆناغەش بێگومان سامانێکی سیاسی و دەستکەوتێکی گرنگ بوو بۆ نەتەوەکەمان چۆن دەستکەوتێکی گرنگ بوو سامانێکی سیاسیە چۆن بۆ گەسۆ کەریدی چوو بەسە بەر پشتوێنێتەوە چۆن ئەم اتفاقە کەفتگە بە ئەرکی سیاسی و ئەخلاقی و نەتەوەیی هەموو لایەکی دەزانین کە لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بن یعنی چی یعنی زندگی بکەن یعنی ئەگە سەرزەلە لیانیدا نانەکە تەقسیم کەن تەکی یەکتریا تۆ نەسیحەتیانەکەی تۆ خۆت لە بێکەرامەت بێکەرامەتی لە تێ هەڵدریاک تێ هەڵدریاگی لە قەح بە باز قەح بە بازی لە قەح بە باب قەح بە بابی تۆ چۆن سەڵاحیەتە نەسیحەتە مردم تەس تۆ بە پوڵت کێ ئەژیت تۆ هەنووز نەچوو گینەوارەکانە قاسم لول ڕەهبەرە ئەم بەردمە تۆ ئیدعاکەی فرەژیرە بیخەیتە دەرەوە
تۆ لە درۆزنی لە حیزی لە خائینی لە گشتیان ئەمانیتە تۆ بۆ مردمە نەسیحەتەکەی بەردەوام بن تو کەی بەردەوام بن. وەسەر ڕای جیاوازیەکانمان بەرامبەر بە بەرژەوەندی نەتەوەی و دواڕۆژی نەتەوەکەمان بەرپرسیار و دروست بین. گومان لەوەدا نییە کڕێ تۆ بەرپرسیاری تۆ 41 ساڵ مچە بچۆ 70 ساڵ 70 خوردەی ساڵ لە حیزب دموکراتیک یەک نمونە بێرە تۆ ئەزانی بەرپرسیارەت یانیشی یەک نمونە مچە تا ئێمە ئەبتاڵیکەینم ڕاپەڕینە داخین بچین یەک نمونە. گومان لەوەدا نییە کە ڕێگەی سەرکەوتن لە ڕاستڕێیی یەکڕێزی و گوتاری تۆکمە و نەتەوەیی تێپەڕ دەبێ کە تێدا هەمووان بە گوێرەی تەوانا و دەرفەتەکانیان ئەرکی خەبات و ئەستۆبی گیڕێن. مچە ئەمە چۆن ئەتفاقەکەفی تۆ چۆن یەکڕێزی دروست ئەەکەی تۆ ئشێ یەکڕێزی بەرعەلەیه گفتمانێ دروستکەی دارای گفتمانێکوی تۆ گفتمانە چییە مچە بە عنوانە حیزب کوردی ڕێکریزی بەر ئەساسە چی دروست ئەوێت یەکڕێزی لە مەتنا دروست ئەوێ مەتن لە تعریفێکی مشتەرەکە دە یەک تعریفە مشتەرەکە تعریفە تۆ لە کورد چییە مەچە قازی محەمەڵەکە و چۆن تعریفی کردەسەوە قاسملو ئەو یارۆ مامۆستا هەژار برای مامۆستا هەژارەکە ئەو چۆن تعریفی کردەسەوە مەچە حیزب دموکراتە تۆ چۆن ئەمانی تعریف کردەسەوە تا تۆ بتوانانی یەکڕێزی و نەتەوەیی دروستکەی. تماشاکەم دەوڵەتی ئێرانی وا دروستیان کردە مەچە یەکێک لە هیماکانی یەکڕێزی نەتەوەی کوروشە گشتی کاورا باقەلەری ناوە وەسقەرەری ناوە جوولەکە کردیسی زێهنی کوڕی کوروشە وەختی ژێرانیژە کوروشە ما هێخام مەلیشتیان شکانیان محمودی قەزنەوی شاهنامەی فردۆسی تو چیت مەچە کامیدە چۆن یەکڕێزی دروزێ ماڵی کوردڕێخین و پڕاستی و حەیفە و لەکتری تێبگەین و تێگەشتین و ئەزمونمان بێت و ئەستۆ گشت کەسی ئەزانێ ئەش یەکڕۆزین و تەباوین و حەز بە یەکتری بکەین و خۆشمان بێت لە یەکتری و تو تەک منیشە تەبای مەچە بێتام میکرۆفۆنە پێ بەمزان من تۆ چۆن تەباین مەچە. هێز و تەوانا و سەرمایەی شۆڕشگێڕانەمان لێ گرێ بدەین کورە تۆ سەرمایەی شۆڕشگێڕیەکە هەر دەرنەکەفتووە لەکوێ دەی سەرمایەکەی تۆ بەش فاسۆلیاکە تۆکات و تەلەڤیزیۆنە فاس دەکەت و ئەو کناراوە وا وەکو کرم کەوتگنە گیانی یەکتری زەبدەری و زووزە نەقەی و هەر بەشەواکە ئەم سەرمایەتە تۆ بە سوورەتە ئەپیدمی بڵاوە پێدا فەسادە بڵاوەدا لە کوردووارەتەوە تۆ ئەمساڵە تۆ عەبە و سەیبراهیمە بێشەرەفە عەلیزادە و بەکەکەی گەواد و گەشتتان هەر چۆنێک بێت ئێران و ناوچەکە ناوەندی گۆڕانکاریە و چاوەڕوانکراوانە چاوەڕوانان حاڵی ناو ناخوێنرێت و باوەڕکە ناخوێنرێت و چاوەڕوانان کراوانان ناخوێنرێت ئاغا گیان ئەمە چی ئەمە چ زوانەکەیشی ئێژی گونی گوێز خاڵیەکەی قتەق تەق لە یەکتری سەعاتی ئەشێ نەرمەشە فەک و دەم و زوان بکەی بتوانی بێژیتی ئێران و ناوچەکە ناوەندی گۆڕانکاریە چاوەڕوان نەکراوەکانە تۆ غەیبێژی تۆ ڕەماڵی تۆ کار ئەمەسە عەرزە واقع ڕەماڵیەکەی قەیبێژی تۆ ئەمە لە کەراماتە تۆس چۆن ئەمە ئالوتەیە قەیرانە
گۆڕانکاریە چاوەڕوان نەکراوە تۆ لە نۆروێژە ئەچی مزاکرەکەی تۆ ئەگەر ئەزانی چاوەڕوان نەکراوە و ئەتفاقە کەفێ ئیتر بوو ئەچیت مزاکرەکەی تۆ بە هەر بارێک و خەریکی تحلیلەکەی من چابەت یەکەم تۆ وا حرەکەت ناکەیت و درۆ ئەەکەی هەر بۆیە زەرورەتێکی مێژوویە لە دەلاقەی ناسنامەی نەتەوەیی و بەرژەوەندی نەتەوەیی یانمانەوە ناسناوەی نەتەوەیی چییە مەچە عیز بە دموکراتە بە تەواوی ئەو کە لە زلە تەواو ئەمانەتە ببێژە ناسنامەی نەتەوەیی چییە هۆڤیەتە ملی چییە ببێژە بەرژەوەندی نەتەوەییمانە خوێندنەوە بۆ ئێستا و دواڕۆژی گۆڕانکاریەکان بکەین و لە دژی دەسەڵاتی داگیرکرد بویستین کورە تۆ 75 ساڵە تێ هەڵدریا خوێندنەوە نەکردگە ئیستا قەیران هەڵەژمێری بین بیکۆی خوێندنەوە بکەینەوە تۆ دانیشتایتە پای کڵاسەکانە من نیزە خاس فێر بووی سیاسەت یعنیشی تێ هەڵدریاک ئیستا دانیشی خوێندنەوە بکەیتەوە نیود و بەرئەساس ناسنامەی نەتەوەیی کورە تۆ خوێندنەوە بۆ دەرەقنە خۆت نییە تۆ فقط دۆلارەکە ناسی بزانین لەکوێ سواڵکەی دە ئیستا تۆ خوێندنەوەی نەتەوەیت وایە یەک پەیامە ئەدا بە پەکەکە ئەو دانیشە خەڵاتەکەی سنوور داخەی کۆڵ بەرە و نانی نییە بیخوا و چ بکەین و مەجبورە لەگەڵ ئەوەی کە ساڵی ڕابردوو بۆ دوژمنەکەمان ساڵی شکان و سەرشۆڕی و داهیزران بوو تۆ 75 ساڵە ساڵی سەرشۆڕی و تێهەڵدریاگی و خوێڕێتی و تەجاوز پێکریاگی و ملشۆڕی و سوالکەریتە تەکانە خوارگە مەچێ لە ڕوو ئەچیت خۆ لە ڕوو ناچیت تماشای ئەدەبیە باوەڕکەن ئەدەبیات لە ئەدەبیاتە فاحشەیەکی بێسەوادەکە قسەی ناوی خیابان و مشتێ چنجدانێن لە بەردەم یەکتریا و بۆ یەکتری قسە بکەن تا ئەم ئاستە مردم سووک و سەلیمەکەن تا ئەم ئاستە مردم تەحمیق و ئەحمەقەکەن تۆ یەکێ ناوینی لەمانە انتقادکە تۆ مەتنی درێژە ئەحمەقانەی نووساگە نەتەوەکانی ئێران ساڵێکی بێدەستکەوت نەبوو بۆ نەتەوەکانی ئێران ساڵێکی بێدەست کامەسە ئەم دەستکەوتە بوو ئە دەستی کەوتگە چی دەستکەوتگە نەتەوەکانی ئێران کۆرۆنای گرتگە برسیە کاری نییە تێ هەڵدریاگە فاستتر بووگە نابووتر بووگە لەبێ کامە دەستکەوتی بەدەست هەوەرگە مچە دەستۆ چێژی دەستکەوت بێتە مشتە چی هات کەسە مشتی لەم ساتە وەختەدا کە کۆمەلگای ئێران و ڕۆژهەڵات بە نیگەرانی و کۆمەڵێک گرفت و کێشە و بەرەو ساڵی نوێ دەچن نەورۆز بۆ ئێمە ساتە وەختەکانی ڕابوون و ڕاسانەوە و هیمای یەکبوونە هەر بۆیە بەدڵێکی پڕ لە هیوا و هەمێد بەرەو ساڵێکی نوێ و قۆناغێکی نوێ لە خباتی هەنگاوەکانمان قایم و ڕووزەکانمان پتەوتردە خاس تەنەکەی ڕاکێشە بادانەکە پێی خاس ڕایکێشە مەچە بە بۆنەی سەری ساڵی نوێ پێروزبایی لەگەلی کورد لە هەموو بەشەکان بە تایبەتی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و لەسەرەوەی هەمووانەوە بنەماڵی شەهیددان و لە بنەوەی هەمووانەوە زیندانی سیاسی و لە ناوەندیان و سەرجەم ئەندام و کادر و پێشمەرگە و چاڕ و چاخووکەوانە دەکەین و سەری ڕێز و وەفاداری و کوڕنۆش و حەپەحەپوو ئەوانە بۆ شەهیدانمان و ڕێبازی پڕ لە سەروەریمان دادەنوێ کۆرە تۆ سەروەری تۆ 75 ساڵە سواڵەکەی سەرە داخستکە تێ هەڵدریاگە کزەتێ تەجاوزە پێەکەی تۆ سەروەری تۆ زانین سەروەری چێ شەکڵیە سەروەریمان دادەوێنین و لەو بۆنە نەتەوەیەدا پەیمان لەگەڵ یەکتری نوێ دەکەینەوە کە هەتا گەیشتن بەدوا ئامانجی ئازادی و ڕزگاری و ڕۆژ و ساڵ و دەفەتەکان بکەین بە هەوێنی هاوخەباتی و خۆڕاکبری نۆرۆز لە هەمووتان پیرۆز بێ حیزی دموکراتی کوردستانی ئێران لێپرسراوەی گشتی مچەی هیجری هەیتاوەشێ مچەی هیجری باشە مچە تێ هەڵدریاکە
تۆ ئێژی دنیا ئابستەنە حەوادث و چاوەڕوان نەکراوە. ئێران ئابستەنە حەوادث ئەمە چیتیا بوو مەچەخم مەچە خوێڕی دانیشینە دەور یەکتریا و بیری لێ بکەین و بزانین چ شکلێوێت و تۆ ئێژی چێوێت و من نازانم تو چێوێت و کۆرە تۆ خوا بێڕەزی وە مەچەگەردە تێ هەڵدەریاک بێکێشە لاوە فکولیەکانە چاومی دەرهاورد با بلۆق نەکەی تۆخمە مەچە کۆرۆنا داگیرە جمهوری ئیسلامی ئەرکانی جمهوری ئیسلامی هەڵەتەکێنێ استکاکات گەیگە سەحەد نەهایەتە خۆی لە هەدیەکانیان بە مردم داخست مردمیان خستە ناوە ماڵەکانیان جامعەی مەدەنی و تۆ پەکەکە بێشەرەف تەنیا قەیران بێ بچۆ BBC لە BBC خوێڕیتر و خونساتر نییە BBC نووساگیسی جمهوری ئیسلامی وەزعی خراوە نەمازە جومعە تەعتیل بوو مەجلس تەعتیل بوو جەمکەران تەعتیل بوو ئاستانە قودس ڕەزەوی تەعتیل بوو مەعسومەی قوم تەعتیل بوو ئایەتە ئیعزام وەکو ساکچوونە توولە وەزع خراوە BBC ئەزانێ تەحەول وا بڕێوە ئەگۆڕێ پەکەکە مەرزەکانی داخستگە کوردستانی ئێمەی محاسرە کردگە مردمی تەن کردگە سەماڵەکانە و داگێ لە میلە ئەسڵحە بۆ خەڵکە کورد کە ئەم مردمە ڕانەپەڕێ جامعەی مەدەنی حەملەی کردگە بە بەهانەی کۆرۆنا و تخوا دەستام شەر و وای تەقسبەر لە خۆتان و بڕۆنە ماڵ و بەقڕ و نەمرن و بڕۆ ماڵ و دو هەفتە مردمیان کردگە سەماڵەوە کاورای دەمە قۆپان لە پێی ئەحمەق داهاتەکەی داخستکە و هەژگی هاورگەسە ناو جادە و کەس بۆی نێبێتە داهاتەکەمان نەمرین کۆرە تۆ هاوتی هەڵدریاک ئێژێ کەو قاڵاو هات ڕێوەڕوینە کەو یاغ بگری ڕێوەڕوینەکەی خۆیشی لەبی چوو تۆ قبول بکە کاورایەک شاوەرزێکی زەوی ئەناسی لە لادێکی کوردستانە دانیشتی قەدەمەوە بانی چاوم عزیزم زندگیەکەت بکە بەرەساسە باوەڕە هەشک بۆ تێری جادا وەسی ئەحمەق تۆ کێفیتی داگی لە دەوڵەتە ئێرانی خەریکە خۆیە گۆڕێت بۆ باری ئەم مردمی کوردەوارە ئەوەسنۆیەوە بۆ ئەی وەسنۆ و گۆڕانکاری لە ڕێ و کناراوێ دەن و مچە حەجەکە پێ نادەن مچەلوتە دانیشە حەجەکە پێ نادەن ڕاوێژی سیاسی گەرەکتە دانیشی تا من مؤدەب تەکتا قسە بکەم ئای مستەفای هیجری ئەگەر نازانیت واقعا نازانیت ئەوانەی کە پێتم وت قەیناکە چوو بە معەلم گولە ئەگەر مچە نەخورە خولە ئەوانە بەردە پێتم وت ئایسە گوێ بکە عەلیە خامنەئی بەیت ڕەهبەری بە هاوکاریە ئەمریکا گەرەکی بیگۆڕێ تەزادی هەزە داخڵەوە مەراجع شیعەوان بەر عەلەیە لە بەڕێک لە نیروهای نظامی بەسیجی ئەترسێت لە بەشە کوردەوار ئێمە ئەترسێت لە نفوز و لە ئەسڵحە و لە ڕاپەڕین و لە مسلحبوونە مردم ئەترسێت بە هاوکاریە جامعەی مەدەنی بە هاوکاریە تەمامە بەرساختەکانی بە هاوکاریە پێکاکە بە هاوکاریە خوات مردمتان خەساندگە ئێستا گەرەک تەحەولکەی قەدەمە ئەوڵ بچۆ لە بەرامبەر پێکاکا بوێسە پێی بێژە قەڵەتێکە سنوورەکانە داخست کۆڵبەر ئیجباری ئەزنان بخوا پەیامە دووەم وە خەڵکێژی بێنە دەرەوە نیروەکانیشە ئائیستە ئەهنێری تۆ ناو ڕاستانەکەش پیاد میشە کوانەشتا نەفەرداوە کوشت من قەوڵۆ پێ ئەدەم ئائیستە کۆڵە پشتێکە بکەیتە بەر لە ئوردوگاکە بیتە دەرەوە پیاگویت خاس بوێسیت ساڵێکی تر پاڵە داگەسۆ لە پیرانشەر پێویست ناکەیتە بشیتە قەڵاو و دانیشی شەڕ بکە و تەواو ئەی خەی دەوڵەتە ئێرانی ئەوەم تیکە ئاخرمە بۆ دووت تا مردم نەیێژێنێمە هەر بەرخوردە خراوتە کە تۆ ئاکەین تۆ پیای خاسێکی جاهلی فقط نازانی وەکسە تۆزێ وەزوانە دەرم قسەم تەکا کردی شاید بفهمین وەلێنە تۆ کاورە حەجیاغا تەلفۆنە بۆکە ئێژە وا بێژە
تۆ ناپەیامێکی دوور و درێژی ئەحمەقانەی پڕ لە کەلەماتە ئەحمەقانە دروست کردگە حەجیتیانەوە. من ئیستا وەم زانی ێژەیت کۆرۆناس خەڵک بێنە دەر جمهوری ئیسلامی وەزی خراوە دەی بیدەن بە کۆریانەوە. ئەسڵحەیەکی فرە و فراوانمان سندگە 200 قاترمان سندگە یاڵڵا لە مەرزەکانەوە بەرەو ئەو دیو خەڵکێکی مسلح بێ کە ئەوە پەیامە نەورۆزت تۆ عمەرەی خانزادە ئەبێ مۆتدی و سەیبرای مەحیزە عەلیزادە و ئەری ئەوەسە پەیامەکەتە بێسن و دیارە تاغیراتەکە و وەلێ مەچە ئەگەر ترازیە ئەگەر ئێمە ترازانمان لە دەسە عەلی خامنەی مەچە پێسە سەرتانەکەنین دانەدانەتان تۆ پەکەکە و کۆمەڵە و دموکرا گشتتان چونەوە ئێمە ترازانمان و ئیترازیێنین لیان خاسقتان خسکە سەپاڵۆبەر عەلەیهێ مەردم ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ یەک تەرەف تەمامتان یەک تەرەف لەگەڵ بیت ڕاهبەریە ئێمە ئیترازێنین مەچە ڕەساڵەتێک کەوت کەسە سەرشانمان ئەزانین ئیترازێنین لایەوە خۆش